وقت زاو چالاکی که جنگا پارێزی و اف هواجی ما 7 مدرسه دست بگیرینه 230 شتل دارا ما اینا بچینن و ما دست بگیریم میتشینن هر 7 مدرسه ابرو كان ده خلاص كان هكر خود حسكتن بشتي في بروجي که مصدر الدست ما احتمالا 500 شتل دیتری ام دست بگیریم تشینن دورا دیتری و هویت مدت بردوام بن هندی موسم دار چاندنی هبیتن ام جی تقصیریه ناکند هرچی چندان دارد کتابخانه داره بجن ارگه که پیوسته هم جانیه که در کتابخانه و هم جی اگر بجن تشتکی باشد کتابخانه دا جنگا کتابخانه فاقشتر لیدد اگر بجن هوای کتابخانه دی فاقشتر لید و سپاس بوانا ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری چەمچەماڵ لە درێژەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیدا بە چەند چالاکیە کە توانای خانمانی سنوورەکەمان بەدەرەخین چەند چالاکیەک ئەنجامەدەین چالاکیەکەمان بریتێرە پێشڕەنگەی شێوەکاری و سیرامیک و پەیکەر و هەروەها لە نمایشکردنی میوزیک و چەند پارچە هۆنراوەیەک ئەم چالاکیانە بە کۆی گشتی ژنان تێدا بەشدان و خانمان بە گشتی تێدا بەشدان و ئەوان پێشکەشێکن. من وەکو خانمێکی شاری چۆنچۆماڵ بەشداریم کردووە لەم چالاکیەوە بە گرنگیشم زانی کە بەشداری بکەم بۆ ئەوەی تواناکانی خۆم و توانای خانمەکانی تریش دەربخەین لەم چالاکیەیە. لەستەقز ئەمە پانزدەمین فستیواڵێکە بەڕێواچێ بەڕاحەتی ئەم کارە ڕووی نەداوە یعنی ئەو هونەرمەندانی ستەقز زەحمەتی زۆریان کێشاوە بۆەوەی کە بیپارێزن زۆر جار بووە کاربەدەستان تویانە نامانەوێت تر شاری ماڵی هەیە پوڵی ئەوێ نیمانە ئیمکاناتی ئەوێ نیمانە بەس هونەرمەندەکان بۆ خۆیان چوگن پوڵیان کۆ کردوێتەوە و جەشمارەکەیان بەڕێوە بردو ئەمە زۆر باشە. لە شاری چەمچەماڵەوە هاتووم لە باشووری کوردستانەوە پیشەم کارگەردانە ئەوەی کە لای من زۆر گرنگ و مای خۆشحاڵی بوو بە نسبەت ئەم فستیڤاڵ و جەشنوارەی سەقز ئەوە بوو کە جەلسەی نەقدی لەم فستیڤاڵەدانە بەڵکو کارشوناسیەک هەبوو.